ئەو وەزعی کە خوڵقاوە کە ئەتوانم بڵێم لە سەتا 45 خاچی هەرێمی کوردستان تەسلیم بە حکوومەتی مرکزی کراوە لە کاتێکدا کە بەڵێنی دەوڵەتی کوردیان بە خەڵکی دابوو. ئەوە وای کردووە کە ناکۆچیەکان تۆختر ببنەوە لە نێوان پارتی و یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو ناکۆچیانە وای کردووە کە پەرلەمانی کوردستان نەتوانێت دابنیشێتن و بە تایبەتی ئێمەش کە لەگەڵ دەستەی سەرۆکایەتی لە خەتدا بووین پێمان ڕاگەاندن کە گەردانیشتنی پەرلەمان بکرێ مانای نییە کە باسی ئەو وەزع نەکرێتن و تاوتوێ نەکرێتن لەسەر ئەو بارودۆخە هەم برادەرانی پارتی هەم برادەرانی یەکێتی و لەگەڵ فراکسیۆنەکانی دیکەش نەگەیشتنە ئیتیفاق و بە تایبەتیش لەسەر درێژکردنەوەی مدەی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان برادەرانی پارتی و یەکێتی ئیتیفاقی تەواویان نەکردووە. ئەوە وای کرد کە ترسی ئەوە هەبێ دانیشتنی پەرلەمان بکرێتن ئەگەر دانیشتنی پەرلەمان بکرێتن و ئیتیفاقێک نەکرێت لە نێوان بە تایبەتی ئەم دوولایەنە قەناعەتمە درزەکان ئەوەی کە معلوماتی من هەم بێ دانیشتنەکە لە نێوان پارتی و یەکێتیە بۆ دواخستنی هەڵبژاردنەکان وە خوازیاریشم هیچ لایەنێک نەچێتە ژێرباری ئەوەی کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆدا نەکرێتن.